نسيكي شخص روش حفتها روج متوني جيراوا زور يعني وازيان خرابة بجدي يعني تو متنبت شون هاتو توكيت ديتي إذا كان جاري واستخوم يعني كمتنبت هاتو شو شربوناكلت هاتو شو كشون يعني تو باري بيني ببنزين أجا سعرش ببنزيني تيكي أجا سعرش نبي باباس هاتو توكيت لدوزارو سانزوا يعني فرمان بران أو جياني أنا متنية تعينات دنيا وعز زور خرابة بجدي يعني من خم لدوزارو سانزوا كمان دام هتاسم متشن بونكراوا وكو هاوكاريك صوبن جال زاركا اوش نكراوا هیچ شتێک ناکات حکوومەتی هەرێم پێنەدانی موچە بۆ فەرمانبەریان یەک جار قورسا بەس بۆ خاوەن پێداویستی تایبەت دوو جار قورسا لەبەر ئەوەی هەم خاوەن پێداویستی تایبەتە هەم فەرمانبەریشە پێنەدانی موچە بۆ ژنان قورسترە لەبەر ئەوەی ئێمە خاوەن پێداویستی تایبەتیشین شان خۆم کە خاوەن پێداویستی تایبەتم لە ماڵیشەوە ئەرکی زیاترمان لەسەرە ئیشی ماڵەوەیە و فەرمانبەریشین من وەکو ژنێک خاوەن پێداویستی تایبەت داواکارم لە حکومەت لە کاتی خۆیان موچەکە دابەشکە هەم بازاڕەکەشمان ئابووشێتەوانێ هەم ژیانی خەڵکی خۆشتر ئەبێت پێنەدانی موچە بۆ فەرمانبەران زۆ قورسە ئەنجا بە تایبەتی بۆ ئافرەتیش ئەوە هە زۆ قورسترا لەبەرەوەی هەندێک ئافرەت هەیە کە بە تەنیا بژێوی خێزانەکەی دابی نەکات ئیتر لەلایەنی بڵێن ینی خۆی مناڵەکانی بەخێوەکان ئیشیە و کاتە زۆ زەحمەتە بێ بۆی چکە بڵین بەلایەنی کەمەوانێ بۆ پیاو باشترە لەبێت توانن ئیشی تر بکەن ئیتر کرێکاری بەر هەر ئیشێکی کە بێ بەڵام ئافرەت ناتوانێت بۆیە زۆر زەختەکە لەسەر ئافرەتە کە ئەم دوو مانگە موچە نەدراوە سەبارەت بۆی کە موچە دواکەوتوو ئەم دوو مانگە زۆر لایەنی دەرونی تێکچۆ بە تایبەتی نێک بڵێن ئەوانی کە فەرمانبەرن بگرە زیاتریش لە عایلەیە لە خێزان کە بۆتە هۆی کێشا و دەرونی بە تایبەتی ئێستا لەوانەیە ئێستا بە تایبەتی لەوانەیە گەورەکان ئاسایی بێ بۆ نمونە هاوژینێک داوا لە هاوسەرەکەی کاشتێکی بۆ بێنێت ئەڵێ من پارەم پێ نییە هاوسەرەکەی تێگاڵێ باشە بەڵام مناڵەوە تێئەگات نەخێر و ئەو کاتە هەم ناخۆشە بێ بۆ دایکەکە هەم بۆ باوکەکە کە ئەڵێ من ناتوانم پێداویستەکانی مناڵەکەم دابی بکەم چکە مناڵەوە تێناکە مناڵ تەنیاڵێ بێنە نازانێت کە ئەمە بڵین قەیران چییە نەبوونی موچە چییە پارە پێنەدان چیە چکە هێشتا ئەو لەو ژیانە تێنەگەیشتووە بۆی ئەمەش وای کردووە کە دەرونی چ دایک چ باوگیان فەرمانبەر بە عام تێک بچێت ئەتوانین بڵین سەبەبەکەی گەڕێتەوانێت بۆ 2013 کە ئەو کاتە تورکیا و هەرێمی کوردستان کە ڕێکەوتنامەیەکی 50 ساڵیان کرد ئەویش بۆ ئەو بوو کە لە ڕێگەی نەوت فرۆشتنەوانێ نەوت بفرۆشتەوە بە تورکیا و تورکیاش پارە بنێرنەوانێ و ئەو کاتەوە بوو کە تورکیا پابەند نەبوو بە ڕێکەوتنامەکەیوانێ بۆیە وای ئەمەش وای کرد کە هەرێمی کوردستان بکەوتە ژێر قەرزێکی زۆرەوانێ ئەویش کە ناچار بوو کە وای لێ بکات کە پاشەکەوت بکات ئەویش پاشەکەوت ینی بڵین لە موچەی فەرمانبەران کەم کاتەوانێ و پاشەکەوت بکات و تا کێشەکەی خۆی پێ چارەسەر بکات ئێستا خەڵکی کوردستان وای لێ هاتووە کە خۆزگە ئەخوازێت کە موچەکەی بچێتە سەر بەغداد ئەویش بۆ لەبەرەوەی خەڵک زۆر دڵی بە حکومەت هەرێمی کوردستان خۆش بکاتێک کە هەرێمی کوردستان بووە خاوەنی ئابووری خۆی هەبوو بۆیە خەڵک زۆر دڵخۆش بووتی مادەم وایە کە سەربەخۆ بووین کەواتە موچەکانمان لە کاتی خۆمانە ئەدرێ بەڵام بەداخەوانێت کە ڕێک ئەو شتە پێچەوانەی ویستی خەڵک و پێچەوانەی ئاواتی خەڵک ئەمەش خۆی لە خۆیان کارەساتێکی زۆر گەورەیە ئەگەر حکومەت بەخۆی بزانێمە کارەساتێکی زۆر گەورەیە کە وا لە خەڵک بکات کە عنی بک بڵین سیقی بە حکومەتی خۆی نەمابێت و خۆزگە بە بەغا بخوازەکە موچەی باتێ هیوادارم ئەم جارش کە حکومەت هەرێمی کوردستان ئەم کێشەی موچەی چارەسەر بکە چکە بەجددی کلێنێکی زۆر کەوتۆتە ژیانەوانێ یعنی ئێستا بۆ ئەوانەی کە کەرتی تەندروستی کە بایکۆتیان کە دەوام ناکەن تەنیانەت ئەوانی کەرتی تەندروستینی بگرە ژیانی خەڵک لە مەترسیایە لەبەر ئەوەی نەخۆشە بین پێویستمان بە دکتۆرە ئەچیتە نەخۆشخانەکانەوە کەس نییە و من بڵین ناحەقی ئەوان ناگرم کە گرتویانە مانیان گرتووە لەبەرەوەی ناچارن لەبەرەوەی پێویستیان بە موچەیە تاوکو هیچ نەبێت واز لە پێداویستەکانی خۆیان بێنە هیچ نەبێت پارەی ئەویان پێ بکە بێن بۆ سەر ئیشەکانیان چکە پێویستی بکرێت تەکسەکرەی هەموو شتێک ئەگەر بۆ من ئەوەی سیاری خۆشیە بێ پێویستی بە بەنزینە بەنزینیش بە پاراکرێت لەبەرەوە هیوادارم ئەم کێشەیە چارەسەر بکرێت و بێتەنانی موچە کاریگەرێکی زۆر لەسەر کەمەندەمانەیە و لە ڕووی مادیەوە لە ڕووی خەستەخانە
بۆ نەخۆشی خەستەخانە بۆ پێداویستی ژیانی خۆت بۆ هەموو شتێ کاریگەری هەیە وەکو کەمەندامێک داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئەم وچەیە بۆ کەمەندام زۆر قورسە بۆ بەتایبەتی ئافرەت بەتایبەتی ئەو ژنانەی بەتایبەتی ئەو کچانە کە کەمەندامن ناتوانن کار بکەن ناموچە وا دواکەوتووە لەلایەن هەموو مادەیەکەوە قورسایی لە سەر ژیانی کەمەندام هەیە بۆ نمونە 150,000 ئەیدا چی ئەیدا خەستەخانە ئەیدا جلی ڕۆژانە ئەیدا پێداویستی خۆت بچیتە بازار بەش نیو سەعات ناکە وەکو کچێکی کەمەندام لەگەڵ باوکم ماژیم بەس بەداخەوە بۆ حکوومەت ئاگای لە ژیانی کەمەندام نییە ئاگای لە نایموچەخۆر نییە کە چۆن ئەژین لە ماڵەوە کە خواردن هەموو پێداویستی ڕۆژانە بەس بەداخ ئەویان نییە من لەگەڵ باوکمە دوو موچە نییە نای باوکم خۆی موچەخۆرە ئەو باوکم دوو مانگە مەعاشی وەرنەگرتووە بەچی بژین داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئەم دۆخە بەرەو پاشی بڕات و ژیانی کەمەندام و ژیانی موچەخۆر بەرەو باش بڕات و هیوادارم ژێوی ژیانی خەڵک لەسەر موچە وەستاوە ئیتر نای بەبوونی دواکەوتنی موچەوە بازاڕی وەستاوە کاسبگەری ناو بازاڕی وەستاوە کەس هیچ ناکڕێ